واو ئێڵە ئێرە خواردەمەنیە. سەلام عەلەیکۆم. باش کاکە ئەحواڵت کووە؟ ماندی نەبێ. سپاس سەلامەت بی. سپاس دەکەم. نای بەڕێزت؟ کردار. بەڵێ؟ کردار. کاک کردار. ئەگەر ڕوود لە من کەی مەمنونت دەوە. فەرمە. کەبابم دیتێ لەسەر ڕەشدووی. بەڵێ. ماسیشم دیتێ بە دڵی ئەو ناو ئەستینگە و ئەوم نەدیتەوە لەسەر ڕەشدووی دادنایە. خۆی شاوەرمە کە لەسەر ڕەزووی دابێ شتێکی زۆر بەتەواو بەلەزەتر دەرێت. وەکو ئەوە تایبەتمەندی خواردنەکەیەوە. تایبەتمەندی خواردنەکەیە بەڵێ. لێرەش ساغ بیت ئینشاڵڵا چ خواردنەکەی لێرە دەفرۆشی؟ گەزی گۆشتمان هەیە، گۆشتی بەرە، مریشکی زیندومان هەیە، لەگەڵ قیمەمان هەیە و جگەریشمان هەیە، فەلافلیشمان هەیە. بابەتەکانمان زۆربەی فرێشن، زیندوون. فرێشن دەی لەش ساغ بیت ئینشاڵڵا. بزانم سەحات چەند لۆ چەند دێ ئێرکانە؟ نیوەڕوان عاتەن ساعات 2 دێن تاوەکو ساعات 3 شەیە بەردەوامی بۆ ئیشکردن لە سێوە خۆیەخینەوە دەست بە هەڵگرتنەوەی شەکانەکەی. ئەی لەشتان ساغ بیت ئینشاڵڵا. گەشتیار زۆر ڕوو لێرە ناکە ئەو کورسی مێزانە دانرایە زۆر جوانە. بەڕاست بە تایبەتی ئەم ساڵ چونکە دیزاینی خەمن نەبێ ناسووتێەوەکەمان. ئەم ساڵ بە تایبەتی کە گۆڕانکاریمان پێدایەنەوە گەشتیارێکی زیاتر ڕووماتەیەکە لەبەرەوەی دیزاینی شوێنەکەمان جوانتر کردو و پێشتری شەر هەبوو بەڵام ڕادەی زیاتر ئەم ساڵ بۆ لەبەرەوەی شوێنی دانیشتن و شوێنی عایلەمان زیاد کردێتەوە خەڵک زیاتر ڕووماتەیەکە. کورسی مێزانن گۆ بە خۆتان داتانە؟ بەڵێ زۆر خۆشە تامی تێدەچی بۆ تام و بۆنی خۆش بچە. مشتری تایبەتت هەیە؟ بەڵێ مشتری تایبەتیمانەیە لە هەولێرەوە سلێمانیەوە تەنانەت لە بەغا و نەجەف و کەلبەراشەوە خەڵک تایبەت دەگەڕێت یعنی کە بێ بۆ گەشت بۆ دوکان سەردانمان ناکات و بۆ خواردنەکان. دڵنیام تایبەت و خۆشە و چای سەر ڕەژووی خۆشە، مشتێکی سەر ڕەژووی زۆر خۆشە. بەدڵنیاییەوە. ساغ بیتن.